خۆشببختانە لەم جەژنەدا سەرڕای هاتنی گەشتیارێکی زۆر بۆ هەر چار قەزا واتە سۆران و ڕەواندز و مێرگە سۆر و چومان بەڵام لەگەڵ ئەوەشدا هیچ ڕووداوێک لە ڕۆژانی جەژن و دوای لە بەڕێبەرەتیمان تۆمار نەکراوە و لێ جێژنێکی زۆر ئارام و خۆش بەڕێکرا بەڵام بەداخەوە دوێنێکە واتە ڕێکەوتی یەکی هەفتی 2017 دوو ڕووداوی گیان لە دەستدان لە سنووری بەشی پۆلیسی چۆمان تۆمار کراون کە بەداخەوە هەردووکیان گیان لە دەستدان بوونە یەکێکیان بەرکەوتنی هاوڵاتیەکی تەمان 54 ساڵ بوو بەمین لە بناری گرتمەندیل بەهۆیەوە گیانی لە دەستدا و هەروەها زیانی ماڵیشی هەبوو کە چەند سەرمەڕ و ماڵاتێکیشی و بەرمینەکە کەتبوون و ئەوانیش بەهۆیانەوە مردبوون هەروەها هەر دوێنێ ئێوارە گەنجێکی تەمان 20 ساڵ لە سەر ڕێگای گشتی هاملتۆن نزیک پردی گەڵاڵە بەهۆی بەرکەوتنی سیارە کە سیارەی خۆی لێدا بوو سەرەتا بە سەختی زامدار بوو دوای گەیاندنی بۆ نەخشخانەی سۆران بەداخەوە گیانی لە دەستدا و لە کاتی ئێستادا شۆفێری ئۆتۆمبیلەکە لای ئێمە دەستگیر کراوە بە پێی مادەی 23 یاسای هاتوچۆ لەسەر بڕیاری بەڕێزدا دووەر و لێکۆڵینەوە لە ڕووداوەکە بەردەوامە.